دربارەی هەنگاوەکانی با بڵێن کەنراون جۆرە بڕیارەکە کاتێکی وای بەسەردانە چووە کە لێککەوتەکانی با بڵێن کاریگەری دروست کردبێت لێدوانەکانی لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتی نەوتی عێراقی و لە وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان لێکدانەوەی ئیجابی بوو دەکرێت و ئەمڕۆ وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدایە بوو تاوتوێکردنی ئەم بابەتە ئەمە پەیمان وانییە کەوا ئەمە کاریگەری لەسەر پەیوەندیەکانی هەرێم و تورکیا دروست دەکات باڵکو ببێتە هاوکارێک و ببێتە جورێک لە دەرگاکردنەوەیەکی تر لە نێوان ئەو بوو چارەسەری ئەو گرفتانەی کە لە نێوان حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمی کوردستان دەهەن کە خۆی لە دەرکردنی یاسای نەوت و گازدا دەبینیتەوە هەنگاوی باش نراون لەگەڵ دەستپێکی ئەم کابینەیە و ئەم هەنگاوانە پەیوەستین بە بڕیارێکی دادگا ئەم دادگا لە هەر کوێیەکی دنیا بێت و هەنگاوەکانی ئێمە لەگەڵ حکوومەتی بە بڵێن اتحادی بەردەوام دەبن پەسەندکردنی یاسای بودجە و جێگیرکردنی پشکی هەرێمی کوردستان و ڕاستەڕێبوونی ڕێککەوتنێکی مەبدەئی دەتوانم بڵێم ئەوەی کەوا لە یاسای بودجە داهاتووە وەکو نەخشە ڕێگایەک دەبێت بوو یاسای نەوت و گازیش بۆیە هەموو لێدوانەکان بەو ئاراستەیان کەوا ببنە هۆکارێک بۆ زیاتر و خێراکردنی بەراوپێشچوونی چارەسەرکردنی گرفتەکانی نێوان حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی کە خۆی لە دەرکردنی یاسای نەوت و گاز دەبێت.